ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەنێمە یانان باشووری گەل فاتێتی علاقاتەکە براسیێن دەم باش تەماشەوانی گەلێکێژا گەلێک بخێر بێن. چ بهێتەکردن ji بۆ ڕێکخستنا تۆڕا کارە بێ ئەو ڕێگەریکردن ji şewtîna dukan û bazaran. Temaşevanê nêçe bêguman demekê li Herêma Kurdistanê li hemû bajar û bajarokên Herêma Kurdistanê zû em guhdariya van û çandikên ku agir berdibe cihêngişî agir berdibe dukanan ve awayekî zor zarar be xelkî dikeve. Her wiha jî ki xelkek heye ku karê karebe dike bêguman ew jî kareb digire dimire. Li Herêma Kurdistanê eger hîn dîqet bikin demê çina bazaran her cihekê bin han têle bi hevran e han têle ser amûda hatin û çûn kirine yanî gelek caran tu bixwe weku tevnî pîrhewê ye yanî tu gelek caran tu lê ditirsî. Ev rewşa karebê bu heta ke li Herêma Kurdistanê bi taybetî turên karebê bi vî awayî bêserûber hatin rakeşan. Di demekê de li bazaran jî bêguman di sîkan ev xelkê bi salan kedê didin bi salan bêguman berhemeyan hemî di nava dukanê ye. Bi yek şorta biçîka karebê te dî dukanê te hatina sotin û o pareyeke xeyalî zarar geştê. Heta bêguman gelek caran xemsarî li jaliyê dukandaran jî ve heye jaliyê bazar û cengiştî jî ve ye. Te dît ewan pê dîv dukan gulopeke çendîn gulop dagîr sandin. Te dît ewan ku pêwîst çavdêriya rewşa bazarî çavdêriya wan pirzgê wan ew neke wan arasayan an wan arîşeyan ku felen eger nehêne çareserkirin di wextên bê de ji pê zararê bigihîn tê. Li dûyekê wekû dîtî ew bazarê cilik firûşan nêzî 140 dukan şewitîn. 6 dukanê dî zarar berketin. Li berdera jîv de 5 dukan şewitîn zararên gelê berketin. Li Hewlêrê bêguman gelek caran ev bû yere dubare dibin. Li bajarê Silêmaniyê jî îro sibê heştê dukan şewitîn û zararên gelek jî berketin. Ev hadîsên agir pêberbûnê li Herêma Kurdistanê di qewmin gelo sebebkî ye. Aya ta çend giring e tora karebê yan ha bête gorîn bi awayekî sîstematîk ayekî baştir kareba bête tewzîkirin û torênê bêhna rakeşan ku ev zerara pey nebin. Bêguman hişyariya welatiyan û dukandaran jî giring e. Berêberezan çi bike bû rêxistinî torê kareba rêgirtin lê girgirtinî dukan û bazarakan de. Bêguman li Kurdistana em demîke دووبارە بوونەوەی ڕۆداوی ئاگربەربوونەوەی ئاگر پێبەربوونی دوکانەکان بازارەکان شوێنەگەشتیەکان پێشتر لە شاری دۆی 140 دوکان بێگومان سووتان بەهۆی شۆردێکی کارەباوە زیاتر لە 6 دوکان زراری بەرکەوت و بە ملیونها دلار زراری ئەم ئاگرا تەخمینە کرد دوایتر لە قەزای بەردەرە سەر بە پارێزگای دۆیکێ کە 50 دوکان بێگومان سووتان هەر ئەوەش بەو هویەوە بوو لە شاری هەولێریش ئەمە دووبارە بێتەوە لە شار و شارشەکان بێگومان ئەمڕۆ لە شاری سلێمانی جارێکی دیکە زیاتر لە 80 دوکان لە بازاری بەختیاری لە نەڕاستی شاری سلێمانی بەهۆی شۆردێکی کارەباو و لای نەپەیوەنددارەکان ئەڵێن ئەویش گەری گرتووە بێگومان بە تەواوی سوتاون و زەرارێکی زۆری مادی بەر خاوەنی دوکانەکان گەیشتووە خاوەنی دوکانەکان کە بە ساڵان چەندین ساڵە لە ئیشکردنی بەردەوامدان لە هەولی کۆیکردنەوە هەموو کەلوپەلەوە هەموو داهاتنە کە بە شورتێکی کەمی کارەبا هەمووی لە ناو بچێ بسووتێت چی بکرێت بۆ ئەوەی فعلەن سیستەمێکی ڕێکوپێکتر هەبێ بە تایبەتێکە سەیری بازار و شوێنەگەشتیەکان بکەیت تێلەکانی کارەبا هێلەکانی کارەبا ئەو هەندە ئیزدیحامیان لەسەر ئەو هەندە جەنجاڵینە کە مشکیش لێ دەرناچێت گەلێجا خۆ لێ ئەترسی لە عمودەیەکە 100 تێلی کارەبا هاتوچیان پێکراوە چی بکرێت کە سیستەمی کارەبا بە شێوەیەکی جان ڕێک بخرێتەوە و خەڵکی شوشار بکرێتەوە کەم حادیسانە دروست نەبێت ئەم گەلێک جاری شەبینین کرێکار بەهۆی ئەو بە تایبەتی ئەوەی کاری کارەباکەن ئەوش بۆی تەزوی کارەباگیانی لەدەستدا ڕەوشی کارەبا لە هەرمی کوردستان کە بێگومان دەردێکە زۆر دەمێکی خەڵکی کوردستان بەدەستیەوە ناڵن تازە بە تازە لەوانەیە وەکو بەرپرسەکان ئاڵێن کارەبا زیاد بکرێت بەڵام لە ڕوویەکی دیکەشەوە کارەبا زەرار بەر خەڵکی گەێنێ چی بکرێت بۆ ئەوەی ئەم زرارەکەم بکرێتەوە هەر نەمێنێت هاوکات لە سۆران گەلمەیە ێوارە باشتر سەرەتا دەست خۆش بۆتەوە جوانە کاکەکار زۆر سپاس دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستیتان بڵێن کەکە ناڵەکەەوە هاوڵاتیان دەتوان بەبێ جیاوازی ڕابۆچووی خۆیان دەرببڕن لەو کەناڵە بەڵێ بەڕاستی دەربارەیە و تەوەرە کەم و کوتی لە هەردوو لایەنە بەڵام لایەنی جیاتر حکوومەت بەڵام تێبینێکم هەیە توان بڵێم کفێکم کاکەکار بەڕاستی زۆر حەز دەکەم بەرنامەیەکتان تایبەت هەبی لەسەر گەنج بخۆتان دەزانن گەنجی ئێستا لە کوردستان ینی شێوازی ژیانی گەنج کڕە نمونە بخۆم دین ئێستا تاکە گەنجێکم دوای 5 ساڵ خۆشەویستی لەگە کەسێک
يعني زوجتم كده تابي بقام بخوان استعماري ما بني وكبشكشان كدون بارم بتماري بكم نظام استاتيكم كي هاو كاريمكا داولي شبكم بله بگمان دردیم گنج دردیم ولاتا زور بتابتی گنج بله که هاوکار اما بگمان گنج توی جی که زور گرنگو کاریگر لملاتا نکه اما گنجین بلکو گنج همو کسی که زنی بتابتی لملاتا گنج مقدور لزور روی و گنج دانا مزره نره گنج ایشو کاری دست نکوی گنج لاوروپا دیپورتی هریمی کردستان اکری کس اوریل ناداتا و گنج کتو ناتوانی زواج بیگ بینه خانو کری گرانه خانو گرانه صرف زواج نیه به هر حال زور کشه اكيد سرنجي تولا برشاوره گرین درسوس لشاره هوليرو درسوس همو كاتيكت برزم بالنسبة توركوني بلا من يكشتك ما أقادر في ألم يوادارم للري كنالكي برتلسي جوي لدنجي من بيت جواب للسرم هي ماشي واداري بله امرو لقل زواخم شرم نخوشيك مع بمالك تكم تشوم برتا قومي داو بريندار كوتوم شرطة هاتو وتوتي كيشي عائلية بس لبيوتو وتوتي بارزانيم كابرا بسباي يوادارم سباي بارزان جاي لدنقم ببيت جواب تاكي همشي انا ام خلقي كافية او چه بواي که لسر چه اساسك واي کرد؟ لقل زواكم بارزانية بس قومي داو تال ساعة دالزوان لمالو كنت بلو توتي من بارزانين يكبشر لها توتا جواب اخر بوه منيش بشرم قيناك بوز بلو بارزاني من صحي وادارم بارزان جاي لدنقم بيبلكاك تبو خد للمالاكي كاكا هيك معقولية والله ودابرين دارم لدوازولا خلصة کس لسر چی هو کاری کن بیاره توی انبر چقوده كتكم بو بشر لا يبو بشر بخوك كابرا دوشني بخوك زركوري كتكم خلصة انت قوي عندهم دوقات مشكلة على بالمال كوتوم كابرا لا لندوس على قصب كان لي الصباي بارزان ماني عقل ما يجيني قلب رميدتي والله بوانية والله إيه ما يترسانوا كمان صباي بارزان بيت جواب رقمي بدنا رقم بلوكن وبعد بلاو آخرة البوالي كردوا آخر اما پسیاره که من دوباره کنه و هیچ کاری که بوده که بمشی و ایرج بکریت سرتو لبر چی در کرده و یکی چی بوده؟ بله یک سیاره مالا دزیو علی دکات سرم بچینه تصویری بکن چیتر تبالغمانتیه که خوی لگل دو منالیا مالا کده بابا دزیوه بالغمانتیه کابل تصویرم دکن یک ساکدی بهره بله اما یکی که لکیشکان درسوس لولی را برزن لبر هوکاری خوی که خوی باسی کشی که خوی هرش کراوات سریو که خوی علی بچاقو بریندار کرا بگومن لدنگی شادگار بوا که اما توشی معونات بوا لبروا یوسمان که سرنجی خوی بتواتی بگانه با اولانه که بگومن که وکو خوی علی دنگی بگات اولانه براوش اما بمشیوه بله عباس دو که گرمه که عباس کرم که انا باش نوستاکار باشی تو ممنون تو چانی دور سپاسگزاری تو کرم که نوستاکار خودی از دیجی رو به دعا قل اول دانی کار خلاصی چید بتو بگو سربور جنگ کرد از خلاصی چندین دارن بین دوباره بو نه وزارت کار داره نه کار بای نه دنگه رفابیا کار بی هر دکی بخو سربور جنگ کردیه اف صوت نتهنی دیدم کاریگری که دیگر راشا بازرگانی گشتی هرمی وکی مثلا آرگویت کلنا بین هرمی و بغدا هرمی و سلیمانی مثلا دو کلی یعنی دو کشی افتشی از بین دوباره بتابع نزدیک حتی که چه آماده کاری بو نکردیه یعنی هم بین دکانت مت خیاط آبا یعنی آماده الوری تو بین هلین که قرینه اما سکرات ده اما ایک واحد بسوجتن خود ده عملی ما کیوان دیلیده از جام بیدارن وزارت کار به نه پارکینا بری که خمت کرد لابین داره که لیت کنو دست خوشی بوده کاری رسوا بله سپاس عزیز القصر که تقول ما کرم که مرحبا سر چاوا شوانی باشی از باشم کرم که برا انا حكومة تعلقت كورة بحكومة ما حكومة كنت بلاغي بقدر دكونا بس حكمت برپرسه بوان همی تواران حكمت خدمت خلقی که حكمت وزیر کاربی حكمت اف دایره کاربی همی تابع حكمتنا بله حكومة اودیه بس درسته بس نه حکومت بیشتر کارو آگه برده چوبه تو حکومت برده بله
اي چی بێتە کردن ئەو کەسێت تۆ بزانی و بەرپرسە چی بکەن کوواف حادیسانە چێ بن والله بقول جبل شباب او صار خارج قد ميت صار كوره بوبلا دابت خط امرين بشباب بنو طابين دبي نالتي بەڵێ ئەف دیار دەهەیە کێم تا زۆرەوەیە کاکەزیز کە گەلێک جاران خالی گوڵۆپێن زێدە گوڵۆپێکی پێ دوێ هەمی گوڵۆپێن هەڵگرینە چ بکات خالی کوفێن او صار خارج قد ميت نال صار حكم وقرد بي عادي حكمتين اوب مالا جبت درو حكمتين ورانا بده هي بوران لێ کاک عزیز وەکو زانیاریەک بوتە حکوومەت بەرپرسە ئێکێل هەموو ئاراستەیان ژیانێ حکوومەت پارێوی خەلکی وەکو بودجەل بەردەستی حکوومەتی حکومەتوی بودجەی خزمەتە خەلکی دیکە حکوومەت بێشتە خەلکی ئەس نینەڕاومە بۆ خزمەتکردنە خەلکی هەموو داوایرێت حکومی هەموو ماساتێت حکومیت فەرمی هەموو حکومەت پڕێ دەبێت بێگومان هەموو تایبەتی ئەف داوایران خزمەت گوزاری هەموو شڵای حکومەتی تێنە پڕێ ببرن ئەی خەڵک بێشتەکێ فەرماف مەشاکلەمەیەکی بوومە چارەسەرکرد ئەزووتون ماڵ دەشین بۆیان چارەسەرکەین ئەم فعلا وەزارەتە کارەبێ هەیە و داوایرین کارەبێ هەنە و پارێکێ وان بودجێ خۆی هەیە حتا داویە بەڵێ حسێن لە خۆش هەژادزا خود گەرمەیە کردم کە الو حوار باش باشتر بەڵێ کاک هەژار ئەم هیویدارین دووبارە پەیوەندی بکێتە بە ئارام لزا خۆت گەرمەیە بەڵێ کاک ئارام كرازي بين حكومات جي برفسه يعني تشتكي النظام الحكومات شركات بيبو من هنا توفتني هاي نظام شيء بوشي عنقوا مديد فكر بربيا زاخوش تركيا وافواجين دوروبان يزيك هذا الشيء نخاندرا قال لك مظنون وبوش بينو بيج ما تشتت باشتش ما بينو جلكيوان وبوي حكومات ما تشناكات بما دير قال لك وصار حالي وحقيقه راه قال لك جرانجي دي مفصوجين وقال لك جرانجي وكي بيقودي عباس عزيزي قلت حكومات شو كتاجر برانات معك حكومات التونيل خو ما كنت شاكر معك حكومات الكاري خو باشكر باشي كهرب و دائما هذا كاري تشل مروي كان حكومات كان ترخمي اعتداد كان مثلا كان ترخمي اعتداد كان مواد باشنين تشتش باش بونا كطبعا ده مخسر في خلقي دي شو ما كرشينام عمود الله وان كان كاري ده بدن تركن اگر مصرفك باشتر كان باشتر عشان بكان نوفيك راس تشتري في خلقنا تفاعل كان من تبن في اجري في تشتري قالك طبعا بله فش در لا قلات زي فرمو مرحبا قربان سر چاوم باشید سپاس دەست خۆشی ئەو تەوەرە دەکەم بەڕاستی تەوەرەی جوانە زۆر خۆشحاڵم من بە هەمیشە سەیری کەناڵی NRT دەکەم ڕاستیەکان لە NRT-ەوە دەبینم هەمیشە من یەکەم کەناڵێک کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەی منە من هەمیشە سەیری دەکەم بەڵام لەم شتێکی زۆر سەیرە بەرپرسان دەڵێن کارەبا باشتر دەبێت لە هاویندا کەچی ڕاستیش نییە ئەوە باش نابێت کەچی ڕۆژانە دووجار سێجار دەکوشێتەوە دەڵی تەرەفرایتە نە کارەبا هەیە نە ڕێگاوبان هەیە هیچ یانێک نییە لەو کوردستانی هەر لە خۆشیانەوە ناویان لە خۆیان ناوە حکومەت هەتا ناتوانن کیلۆ خورماک لە خاڵتەوە بێن بۆ کوردستانەکەش خۆشیان کردو بە سەربار بەسەر ئەو میلەتەیەوە تەنانەت هەمووی دزی و تاڵانی و ڕێگریە تا ئێستا هیچ شتێکیان نەکردووە من هیچ شتێک بەدی ناکەم لەو کوردستانی تەنانەت گەندەڵی کار قسێکی شکەی دەڵێن ئەوە ئەو کابرایات کە تۆ یعنی تۆمەتێک بۆ تۆ دروست دەکەن کەچی دەبینی نە کارەبا هەیە نە ئاو هەیە نە ڕێگا هەیە نە بان هەیە بۆ هەر کوێک دەچی بەڵێ ڕێگاکانیش وەکو ڕێگان محەممەد لە ڕانیە لەگەلمانە کای محەممەد فەرموو کای محەممەد کاکە چۆنی سەرچاوم لە ڕانیە ڕاوشی کارەبا چونە بازاریەوە تا چەند دوورە لە مەترسی وەکو ئەو حادیسانەیە لە شوێنەکانی دیکەڕوادا وەڵی خراپە بەڵێ خراپە بۆ خراپە وەڵی جاز بڵێنشی خەتای حکومەتێک بەڵێ بەڵێ کای محەممەد قسە بکە دایکی شەمیران لە هەڵە بچە فەرموو بەڵێ وەڵی کاکە گیانی ماقول نییە بەڵێ گیان ئەو چییە ماقول نەبێ بەڕێی تۆ فەرموو قسە بکە الو بەڵێ بەڵێ جێم لێتە کاکە گیان سەلام عەلەیک عەلەیکوم ئەسەلام کاکە گیان بەرابەر ڕێزەکەم ماقول نییە تا ئێستا تامە چەند ساڵە 4 ساڵە ئەم مەزغودا ئەم واکات و ئەم فەقیر و هەزارە و ئەڵێ گوڵی مشکلی کاکە بەقینە لەسەر ئەم کورسێ لێ نایێتەوە و غەدر لە بیرە نانەکات و لەم خەڵکە ئاکات و
باخەت لە باکەسەتر بێتە سەرکاکەیتر تەواو ئەو دەرەبەگی ڕاکێشە بۆ بنەماڵەی خۆی واکاتە فەرمو ئەم هەموو نەخۆشنە لەم کەناڵانە هاواری لیاسا ئازیزەکەم بەڵێ بەڵام تەوەری ئێمە لەسەر شتێکی ترە یان تەوەری ئێمە لەسەر کارەبایە لاڵە بچە کارەبا چوونە وڵی کارەبا نە کارەبا هەیە نە هیچمانێ نەوتی خۆمانە پێمانە فرۆچێ کارەبای خۆمانە پێمانە فرۆچێ یان بەڵێ سپاس هەژار زاخۆ کاک هەژار کەرمکە هەژار زاخوت گەلمەیە الو ايفور باشا باشتر اول اصلا بينم انا بنات حكمتها منها فكان بيجي انا بيجي حكمتها انا بيجي بين حكمتها في حكمات بتصح حكمتها كي بابي مروفيا دوري بيجي دوري حكمتي دوري حكمتي بعيناتها ما دام بعيناتها معني وقت بول مروفيا هذا قاد شيء سبب قاد عندي مشكله عندها اشتريتين كل سنه بيوصل كل سنه ده امبير بري خديها سيس تركيا دي كل سنه ده امبير بري خديها اك امبير تخوينت ده امبير هل بدي حكمة ما ولأنه تأسيس بش مسيطر بالسر كهرباء كردستاني مثلا هالشيء هذا حبيب بالقسم بن وزير مثلا كهربائي مرقنا خوان دوايا لا ما بش هذا خوان دوايا بد وقت السركة بد قاطع بد عن داخل كردستان بد أخذ فحص كده فحص عنه جدا جنادر قص الشيء أمثلة من بلا قبل دو أمثلة دي خوينت المشكلة حمي سلينا مشكلة مثلا هذا أول بەڵێ محەممەد لە باسەرمان لە ڕێی ڤیدیو سکایپەوە فەرموو ئێوارە باشتر سەر چاوم بەڕێزی بەنام سوپاس بۆ تەوەرەکەت بەڕاستی تەوەرەکەت لە جێگای خۆیتی بەڵێ فەرموو کارەبا بەخۆی کارەبا ئێستا سامانێکی نیشتیمانیە ئێمەی هاوڵاتی بەگشتی بە شێوەیەکی گشتی زۆر کارەبا بەکاردێنی هەموو شتێک حکوومەت نییە هاوڵاتیش لێرەدا مقەسرە حکوومەتیش لێرە کارەبای بۆ خەڵک دابین کردووە لێرە هاوڵاتی بە شێوەیەکی جەنجاڵی بە شێوەیەکی چڕوپڕ بە شێوەیەکی نامەسئولانە زۆر کارەبا بەکاردێنی لەو هاوینەدا ئەگەر بێت و بۆ کاتژمێرێک بۆ 1 سعات کارەبا نەبێ چ فەوزای دروست دەبێت چ ئەوە دروست دەبێت کارەبا لێرەدا خەڵک زۆر بەکاردێنی خەڵک احترامی کارەبا نەگری نازانێ ئەو سامانە کە سامانێکە بە هەوڵەوە دەست نهاتووە خەڵک زۆر کارەبا بەکاردێنێ زۆر کارەبا بەکاردێنی و دەبێتە هۆی ئەوەی کە جەنجاڵی و شتیوانە بچڕێت و کارەبا تێدا سووتان تێدا ڕوودات و زۆر بەکارهێنان و شۆرتکردن و جەنجاڵی خەتەکانی ناو دوکانەکان ئەوە ئیهمالی خاوەن دوکانەکان ئیهمالی ئومێد لە شاری کەرکووی کای کۆمێ فەرموو ئەم کاتات باش وەرز هەموو کاتێکت سەرچاو هیوادارم کەناڵی ناسی نەچێتە ژێر هیچ حەزێکەوە بۆ گومانێکت هەیە من هیوادارم بێلانی خۆی دەربخات ئەکێت ئێمە بێلانین و ئێمە بەرپرسیشی لەوەی کە بە خەڵکەڵێن بێلانین ئێمە بێلانین ئێمە تەلەڤیزیۆنی هەمووتانی فەرموو بەڵام زیاتر خزمەت بەلایانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی دیکە دەکات ئێمە خزمەت بە ئێوەی خەڵکی کوردستان ئەکەین مە بەسمان نیە خزمەت بۆ هیچ لایەنێکی سیاسی بکەین خزمەت بە ئێوە ئەکەین ئێوەی خەڵکی کوردستان بەڵێ بەڵام زیاتر ئەوەی پێوە دیارە کە خزمەت بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەکات و دژی حکومەت لەوانەیە تۆ لایەنگیرێکی دەسەڵات بێ حەزەکی هەموو ئێمەش بەشان و باڵی دەسەڵات بین لایەنێکی تەحدیدی سیاسی من بینەری کەناڵێ ناتین ئێمە خزمەتی تۆ ئەکەین خۆشە کەناڵێکی باشە بەڵام زیاتر حەز دەکەین بێلانی خۆی دەربخات لە هەر لایەکە بەڵێ زۆر سپاس ئێمە بێگومان تەلەڤیزیۆنێکین لە خزمەتی خەڵکی کوردستان داین ئێمە تەلەڤیزیۆنی خەڵکین لە پێناو خەڵک لە پێناو خۆشگوزارانی خەڵک لە پێناو بەرچاو ڕوونکردنی خەڵک لە پێناو دانە بەرچاوی ڕۆی ڕاستەقینەی ئەم هەرێمە بوو خەڵک نەک تەهمیشکردنی ئەحداسەکانی هەرێم و ڕەوشی هەرێم لەسەر حسابی ڕەوشی هەندێک شوێنی دیکە کە بێگومان ئەوانیش کەناڵی خۆیان هەیە ئێمە خزمەتی ڕاستەقینەی ئێوەی بینەری کوردستانەکەن و هیچ ئاراستەیەکی سیاسیمان نییە و هیچ لایەنێکیش لە پشێمە نییە و دژمنی هیچ لایەنێکیش نییە و لەگەر هیچ لایەنێکیش دانی نییە بەڵام ئێمە وەکو کەناڵێکی سەربەخۆ خزمەتی وەکەین باوکی گەیلان بابێ گەیلانی دۆکێ گەیلان دهۆکێ کەرمکە شەم باش بڕۆ باشتر گەلێکی بخێر بەخوشیەوە بەرنامەتات کەین سپاس بووتە بەرنامەتا من جێ خودە نەبرە بەس نزبەتم دێ گوتە بۆ کارابۆیە وڵی چنە کارابۆیە یعنی ساکەرێ لە vێگۆبل دووکێدا ماشاءالله دەبێژێ وەکی مێشانگیڤینی چاوە مێش دێتە شڵخێ
شانه یا نه یعنی کس نزانی بگو بده که عرب قطعه بیده چی هست عبدا فامیله تو نزانی کیش که وایداتا بیتا اگر تیدون ایک تلک کنتو که داگه بیتا یعنی همین تلک هم یعنی جه خودنی هم حد که یعنی افتش تبلا نمینی تو همیشه وای که من خود دانین داده تا دیدی بگو من 4 سالشی بیتا که ولی چند دکان دکان از سوتن سببی که عربیه اجازه خر نو بیتن آخر اگه سببی کنتو که تو یک تلا بیتن دیختاب منطقه خره که جا من بخونه بیشونه نو هم حد که یعنی کو همش مسجد بیتا که همین خلق که تلما و عموده و تشلمات دویدی بن صبح بالا برزان بگو من با کای گیلان بیجی بالا با کای گیلان لدوی که بیجی گله جارا نمجی هنجی دبینه بگو من وسط تلين كهرباء دناف اكادور هات نوچونه دي بيجي تفمبير يعني تم ضرر كي كيشه دروز بي تديت جلك تلا صوتنو يتر كاراسات دروز بو مال صوتنو تاثيرها بو افرا وشبويا وصايا چبه تكرين كو سيستم كهرباء هيلين كهرباء برنگي كي باشتر بناري خصن بالي حسن هلا بتفرمو بردان باش دم باشتر كاي حسن دەستخۆشیەوە بەرنامەتان لێکم من گوێم لێ بوو لە ساڵی 2007 و 2006 هەرەڵێن کارەبا چارەسەرەکرێت چارەسەر نەکرا چارەسەرکردنی کارەبا تازە چارەسەر نابێ هەروەکو ئەو وایە ئەم چواردێنشەوە بەڕێز کاک فازڵ میرانیش ڕێز و حورمەتم بۆی هەیە ئەڵێ وەڵا تەحدا ئەکەم ماڵ نییە لە هەرێمی کوردستانە ماڵی سێ بەرمیل نەوتی وەرنەگرتوێ وەڵای ئەسڵ و ئەساسی ئەو قسە نییە هەروەکو کارەباکە وایە برا بەڕێزەکەم کارەبایکی وەڵای ڕۆژ بە ڕۆژ بێ خراپە بێ چاک نابێ رئيس وزير كهرباء علي 22 دمجمير كهرباء دي بهولات يعني استشون روش كهرباء كايك حسن لو انا لسر هيلنا ما به بله باوكي رويا له لي ولا ري فيديو سكايب فرمو باوكي رويا كاتم باش همو كاتيكت دەست خۆشیە بەرنامەیەتان لێ دەکەم میوان سەرکەوتتان بدەخوازم سوپاس بۆ بەڕێزت ئەگەر تەلەڤیزیۆنێکیش کەسکەی بەڵێ من لە سەتەوەرەی ئەم کار بەڵێ ببورە دەست خۆشتان لێ دەکەم ئەمە وەکو هاوڵاتێکی ئەو وڵاتە یعنی ئێستا مەسەڵەن ئەمە کارەبا خۆمان لە سەیداوە کە کارەبا تێکەچیتن يعني تلفون بو بدالة دكين جواب نادنوا ككهرباء تيك شوا يعني جوابي تأخير دنوا يعني نازل مشكلة تيا بهانه ايوادين كجابي ك بي بوان بلا مشكلة كمان هي اوان دين مشكلة كتان بوشارة سربكن والله ما تقريبا من سي جار عينا او هاما اللي هاتوا يعني نهاتوا نتسارة سريك شبكن والله بله لکاتێکا کە ئەو فەرمانگەی خزمەتگوزاری بە تایبەتی دایری کارەبا لە بەرەوە دایری کارەبایە مازەفی لەوێت تەعین کراوە بۆی ئەو مازەفە خزمەتی خەڵک بکات لە چارچێوەی ئیش و کارەکانی خۆیدا لە کاتێک ئەم هاوڵاتیە لە هەولێر ئاڵێ چەندین جار تێلەفۆنی بەداڵی دایری کارەباکەن کێشەمان هەیە نایێت بەهانەمانەوە بەشکەم خوا نەخواستە کێشەیەکی گەورە ڕوویدا ئیتر شۆرتێکی کارەباوەکە ئەوەی بەیانی شاری سلێمانی بازاری بەختیاری ڕوویدا ئەی خەڵک چی بکە ینی کێ بەرپرسیارە ئەگەر مازەفی کارەبا بەهانەی هاوڵاتیان نەهێت بەڵێ پەنە لە هەولێرەوە فەرموو خۆشی بەرنامەکەتان لێکم سوپاس بۆ تۆ چایەکەیەکی کارمەندانی NRC ماچەکەم زۆر سوپاس بەڕێزەکەم بەنسبەتەوەری جەنابەکان بەڕێزم ئەگەر نەوەی نەوەشت بێتە سەر ئەو شاشەیە جەنبەڵی حکومەت قەت تەواو نابێ یعنی کورد لە هەموو شتێک کەم و کورتی هەیە لە هەموو شتێک لە کارەبا لە ئاو لە خزمەتگوزاری لە هەزارەها شت بوو باوشیوەیە يعني تو سيري توركي جنابت كتنها تور تعبري خصوصا كتا استا بدك دفخوشي كردبي اوان لانجراني خويا بونا خلقي هزار هم قليي هيا من باورم بشورتي كهرباء هرنية بربرسكاني اما اسان لهوليرة واني هشتيك بهنجتي كهرباء شورتي كهرباء مقصد عشانك نبتر خيتي ليدان دوني مالكي تنشتي خومان اقري قلتوا هني فريا كوتني اقرب كوجينو هاتونا خلق كاملا شنو اقرب كوجينينو خلق اقرب بيتواني اقرب كوجيني تبو تلفون بو ايواكا مالكا هم سوتا او هاتونا بس نيت ساعات ياتري زو مالك قد اقري هاتو جاكشنا تأري بله وزلا اصل حكومة هذه الكردستانية بله فاطمة لشاري سليماني فاطمة غنفرم ام کاتت سەر کاکاگای هەموو کاتێک زۆر سپاسی تۆ هەر کارمەندانەکەم تەوەرێکی جوانە کاکا ڕێگرتن لە گرگرتنی دوکانەکان و بازاڕەکانی شاری سلێمە هەر شوێنێک بێ ئەو بازار و دوکانانە بەڕاستیەکەی دەمێکە هەیە ئەمە ئەگەڕێتەوە بۆی کۆنی وایرەکان کۆنن با پلاکەکانیان کۆنا بەڕاستی ئەبیوادارم ئەو دوکان و بازارانە عریزەیەک بن کەوا ئەو وایر و پلاک و
کارەبایانە هەمووی بە تەواوەتی بگۆڕن ئەو کاتە نابێتە هۆکاری دوکان سووتاندن. ئەمە لەلایەکەوە لەلایەکیشەوە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر منطقەی بازارێک ئەگەر ئاگرکوژانەوەیەک هەبێ تیمێک هەبێ بۆ حاڵەتی گرگتن فریایان بکەوێ ئەوە ئەو کاتە هاوڵاتیان هیچ کاتی زەرەر ناکە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئیمالکردنی خەڵکەکە خۆی دوکانارەکانی هیمالن. ئەمە ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان عریض دەبن با ئەو وایرانە بگۆڕن هیچ کارە ساتێک ڕوونادا تەنانەت نەک دوکانارەکە ماڵەکانی شەمووی وان کۆنن. هیوادارم ئەم وتانم بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان پشتی وێ نابڕێ سەر هەمان تاوەرەم دێ بەردامی دەگەلمە بێ. دووبارە سەڵافێجان لەسەر تۆڕی کۆمەڵەتی کۆڤان ڕێکانی دنویسە حکوومەت بێتە گواردن باشترین چارەسەرە. هەروەها ڕاوەند شەفیقی شەنووسێ پێویستە وەزارەتی کارەبا بە شێوەیەکی تر پلان دابڕێژێ بۆ ڕێکێشانی کارەبا لەلایەن دوکان و بازارەکانە کە تێکڕای سیستەمی ئاگرکوژێنەوەی پێویست بیت بۆ ئەوەی نەبێتە هۆی کارەسات. هەروەها محەممەد سەحاری شەنووسێ ئەو دوکانانەی کە وایریان کۆنە بگۆڕێ. هەروەها سامان دەربەندی خانی شاڵێ من پرسیارێکم هەیە بە دوای وەڵامێکدا گەرم بەسەر چاوەکە وەڵامی تولایمە بکاکم ساماناڵێ لەبەر چی راپۆرت لەسەر پرۆژە خزمەتگوزاری ڕایگیرەوە کەناڵەکانی تر نایکەن ئەی ئێوە بوو ئێمە کەناڵێکین بێگومان هەر پرسێک لە لای خەڵکەوە گرنگ بە ئێمەیەکەین لە پرسە خزمەتگوزاریەکانە لە هەموو ناوچەکانی کوردستانە زۆرترین راپۆرت و بەدووادا چونمان هەیە ئەکیت لەوانەیە لە ئاستی پێویستدا نەبین تووەکو بینەرێک بەڵام ئێمە زیاتری شەوڵە دێن بڵێ. نۆر لە دووزەوە فەرموو. تۆنی گۆکێکەر باشین. زۆر سپاس. ڕاستی سەبارەت بابەتێتە بابەتێکی جێ خۆتە ئەسێکی خەڵکی دووکی ڕاستی بینم زۆرێک گۆرە. تۆل دهۆکێ ئەن تۆل دۆزی نۆر خان. نی ئەو خەلەت بوون دووک. دهۆکێ نۆر دهۆکێ بەڵێ کەرەمکە. تونین عادیە. کەرەمکە. خەلەت هەمی گوبەتین ئەوە تشتێکی زانی چێت ئەم وەکی ملکێت بوو دوو جۆرە حالتێکی دووکێ چێ بوو بازارە تەرک فروکە و عالتێکی تریە چێرا دزێ ئەبینم حالەت ئطفاء نت ئەودینە نەدرستن هەمی گوبەت دائیمەن یعنی ئەوە نمونە یوم هەمیە ئەم بین چه عرضی حالت إطفاء توی اشتراک بده خرطی به تاسوتن. وقتی خب بازار دوکی چونکی گرب چطور عادی تهنگری جاره که همی گوا گرب تهنگی چیزی برای گرب نبمر و بس حالت إطفاء في البوشیدم. وقتی چون ندی حالت إطفاء را اصلا نقول أشون قدود امراض رچ مجالی أودیا خودش آفکن بیا برهنگی اومده بوشیده بونه. بجار لە خەلیفانەکە بجار بزانی ڕەوشی کارەبا لە خەریفان و تێلەکانی کارەبا عمودەکان چۆنە فەرموو. ئەو کاتت باش سەر چاوم لە خەلیفان کارەبا زۆر چاک باشە ئێستاش ئەو دوکاندارانە و بەڕێی خۆم لەبەرەوەی یان دوکان گلۆبی پێ دەکەن نابکوژینەوە لەبەرەوەی هەندێک هۆکاری خۆیان هەیە لەبەر جوانکاری و ئەو شتە. متین دووکێ بەلێ مەتین؟ بەڵێ هەلو کێرمکە موضوع بەسەر کارە بێ وەنا؟ موضوع مەسەر کارە بێ و کێشێن کارە بێ و زۆریا تێلێن کارە بێ حتا داویە کێرمکە. وڵا مەسەر پێشمەرگەی کێشە هەبوو. ئاها دێ توژی بێژە بزانی. پێشمەرگە حتا ئەگەر ڕاتبێت پێشمەرگەی بەسیط 500 دینارە 500 هزارە و 500 هزارە کابرا کرێدارە هەیبێ 350 دلار بدە کرێت بێت چ خۆتن سلێمانیەژی بێتە دهۆکی واجبی دێ چ خۆتن هەندی تو بەرەی خۆی زێ مەسئولین مەسا بری وڵای ڕاتبێت پێشمەرگەی جندی عێراقەوە کیەکە جندی عێراقی ڕاتبێت 900 هزارە جبلی فڕۆقات و تشتێتوی تورکیرێ داوامێت کرد سلێمانیەی كينا هذا دوكي دوامي. أها دوكي يعني معاشي واحد تنوكا وكنت قلت في تعديلات الوزارات نكرم بشونا هي جندي 500 دينار 500 هزار. بله. إيه تشبه. يا ساب دكاندار شيكا حرة نج مثلا تجارة طوال دستي حكمتها بكيف وقنا سعري زيادة يمكن. بله. باوكي ديمان لسي سايق فرمو. أو كذا باش كذا كذا. همو كاتكي برزت. كاكا بالنسبة له وبلا برزة وخشكوه اللي هلا بجوا. بله. برز والله خانو ما كهرباء مان باشو كهرباء مان عيبيني براسي. إما بوتي يعني بعد قصيتين بقول والله كهرباء ما خلاص كهرباء مان باشا بل نسبة له هر أبرد.
ساعاتك الابرد هديته كهرباء مع الباشا والاخواب زاد باشا تقريبا اي توري كهرباء لنا جرك كان لنا مالكانا شونه والله كاك زور باشا براسي عم جاوب بالنسبه لبرادران شكل هولين تلفون دكن براسي وانا خلقي سليمانين خلقي هولينين شلون يعني؟ بالتاكيد عشان سليماني تلفون دكن ايام اللي هولينين براسي اشتيواني واشتيواج نبوه تو بالجيكت هي يعني تو تشتكي ملموس لسرك كما قناعد ما بيني وعنك اللي يرو تلفونك البصانه كاغا كان او سرنجي خوته جرين كوا ريزمان هي بو همو بيناري اللي تشيو بيمدي زور سپاس باوكي علال بانكو بابي علال تو كي كرمكه دمت باش برو دمت باشتر صحابه وشي از باشم سپاس كرمكه زور ممنون برو الله خبرت كوريتا يادرو بله سركوره بيا سر كهرباء وشرطه كهرباء بله برا والله حق اشتكي بيت فوقنا حكومتي يعني هذا أسقط دين متوان يعني صار حكومتي فوت اشتكي شيء دربيخن يعني هذا برخدا حكومتي وبروجيتوانك كهرباء ودوناندني وشو صار كرني يعني هر محلكو يشوفك كهرباء اللي تشبهان خلالك اللي تشبهان شيء كي نشوا بیشتم دهره کاره بابو به شرطه بود من چهار سر که آن جاری که گوته نگهش برای خدا نوی تشتیشی یعنی یه حکومت چهار سر کرد آن اول پروژه املاق سنه داناندن آن پارت سنه داناندن یعنی اوشی پاسو سب دینم بالا بگو من وکو پیشتر ما گوته ورک حکمت خدمت گزاریان بو خلکی بگه جبر کل سر حسابا خانه کل سر حسابا بودجه گشتید که کو پاره تو منو یدی و فقیر و هجار و دولمند همی کسی که لی برزن کاربا وکو سامانه کی گشتی بگو من کاربا گلک پیوسی که حیاتی دوی سردمی ده هر مالک کاربا نبی 2 ساعت کاربا لید برید آف نابید و خواهد ایتر هوا نابید ایتر کمک یعنی یکیش پیدوین سر کی جانه ای چه بهتر کردن که حالاتی جی پابند بین برانگی کی جوان یا سروشتی برانگی کی کارا بکار بینن که ضرر بر هلن گشتی نکه و ضرر بر وی سامانه گشتی نکه و دیدم که مال کی پیوستی بگلوپ کی حال کرد سپلیت کی او دیچید و مال خره روشن دکت خره حال دکت گله جاران لبازاری تو دیچی لجهن گشتی تو دیچی حتی لمالن تدید گلوپ کو چند ولتیه اکثر روج حتی ول دری گلوپ وجه حال کریه بخوری چی استفاده جلنا بینید تن ضررت گهین تسامانه گشتی تاشان گیرن که حالاتی جی پابند بین به پاراستنا وی سامانی و هیلن خواهی داری هیلن کارا ببن های داری هم دبن که هر وقت که دنبن آن اول مال درد که آن لدکانه هموسی ویچن کارا بفهمین کارا به لوی جوری فهمین دا کتو شی حالت ویاوینه بن بله چون مال شهر سلیمانی فرم ماشي بره سر چاوم بله که چومان زور سپاس لما به برنامه‌تان لسر کشی کاربا و سوتانی بازار و دکان و بله بله والله من حظكم شيء ظلم بله وخوانا دو دكاناني بازار الرافرين هم كردستان قرب قريه تاوريم حكمته مكا بو سارة سركات تريشي بو جانا كاتو مشكلة شينية اي خليك تاشان مسؤوليتي لسر خلك كخليك ريجري لما بكريت كتوشي حادثه يوابه مالي بصوتين ري دكاني بصوتين ري بله والله قررته بو هر حكمته شنو قال خوي بحسابي خوي 20 ساله 20 ساله 30 ساله حكمته ابي بابلين انداماني دايري كهرباء وقلان هبه بزان يعني هست كان بوكا بعض شون هي وركاني كون بوا يعني بعض شون هي شيء هي بله قررته بو حكمته فارس لرانيا فرمو اي ورا باش باشتر ورا باش كان ذكر سر چاوم كاك فارس جمله تفرمو هذا كار سرطة دمي بتوش نارك دستيت كم بو برادراني تيوانجي كاور دقرين بله براسيل برنامج كيني اوارش تيم زر من تيوانجي كل امر شو الششم دا تيوانجي كل قطار كتواني انا تيوانجي كم بما داي لبورينا كينا قلت شيء كبي چاره سركين اشتكى وارد بقريب صدارت بكوركش بله بله صدارت بكوركش برنامج كذا سكر براسيل من بودي يعني جرمهم حكومتهم اي حالات لان حكومه اليوم هم الشروط السامانه كهيئه هي تسميت يعني و صار سريكي بلا رتي كهرباء باقي كهرباء ساكا او جابت تندرسي پرورده هم شامل ساكا يعني شان بو حالاتي بو او برو كشتوني كلم سردنا دايا
ئامێرە کارەبایەکان ئەوەندە زۆر بوون هاوڵاتی بە شێوەیەکی بێزار بە شێوەیەکی یەکدار زۆر بەکاری دێنێت تەعاملی ئەو هەموو وەسایل ناکا پێویستە هاوڵاتیش لە ڕێگەی خۆی وەکو خۆی ئامێرەکان کەمتر بەکار بێت. بەڵێ حەمید لە شاری هەولێرەوە کای حەمید لەسەر کارەبا ئایا تا چەند گرنگە هوشیاری هەبێت هوشیاری کۆمەڵاتی بۆی خەڵکیش فعلەن بزانێت چون کارەبا بەکاربێنرێ کارەبا تا چەند سامانێکی گرنگە لە هەمان کاتیشدا چەند گرنگە و چەند پێویستێکی سەرەکیە ئەوەندەش خەتەریشە لەبەرەوە بە یەک تەزوی کارەبا کەسێک گیانی لەدەستەدا. بەڵێ دیارە تەوەرێکی زۆر باشە دەستخۆشیتان لێ دەکەم دیارە ئێمە ئەگەر بابەتیانە قسە لەسەر ئەو مەسەلەیە بکەین ئێمە کارەباچی پیشەییمان نییە ئەوە دەگەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار دایەکەی ئیداریە شارەوانیە دایرەی کارەبایە یعنی هەر کەسێک وایرێکی سارد و گەرمی لە یەکتریدا و گڵۆپێکی داگیرسان ئەوە پێی ناگوتێ کارەباچی کوانێ وایری ئەرزی خۆتان دەزان زوربەی ئەو ئامێرە کارەبایانێک کە داخل دەبن سێ خەتن یەکیان ئەرزیە لەلای ئێمە ئەو خەتە تەرک کراوە نییە یعنی ئەوە کۆترەیە درێ لە ئامێری دیکەی کارەبای خۆت بیکەوە سەری پلاکەکە تێخەتە لە وڵاتی ئێمە کوا ئەو خەتە دەبێت لەبەر دەرگای هەموو ماڵەکە بێ لەژێر هەموو عەمودێ هەبێ وەکو ئەو تاوەرە گەورەکانی کارەبا دواتر لایەنی کەم تەرخەم ئەوەی کە یەکەی ئیداری جا شارەوانیە دایرەی حەریقە دایرەی کارەبایە کەمترین سزا کە دەربکەی ئەو کەسە تاوانبارە یا کەم تەرخەمە 20 ساڵ زیندانی کە کەمتر نەبێت لە 20 ساڵ زیندانی زیاتر نەبێت لە 200 ساڵ یعنی زیندانی کاتی زیندانی دواتر ئەوە دوورخستنەوە شار بەدەرکردنی دەوێت منفیکردن لە 500 کیلو. بەڵێ ڕۆستەم لە چەمچەمە لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە فەرموو. کاکە کار ئێوارە باش سەر چاوم باشتر بۆ تۆ وڵا کاکە کار هەمومان نەزانین دیارە ئەدیسۆن کارەبا و گڵۆپی دایەنا ئەدیسۆنیش دیارە کەسێک بوو ناموسڵمان بوو بەڵام ئەوەی کە بەکاری دێنی ئێمە موسڵمانین بە غەڵەتی کارەبا بەکاردێنین بەڕاستی ئێمە کەسێکن ئەدیسۆن ماڵی خۆی ڕووناکردێتەوە یعنی مەکە مەدینەی ڕووناکردێتەوە کە پیرۆزترین شوێنە قوسێترین شوێنی موسڵمانانە بەڵام ئەوەی کە بەکاری دێنی ئێمە موسڵمانین بە غەڵەتی بەکاردێن نازانێت تەعاملی لەگەڵدا بکەین و ئەم کێشەیە بە قەنعەتی من کێشەی حکوومەت نییە لەبەرەوەی ئەگەر کارەبا نەبێت ئەمە کێشەی حکوومەتە بەڵام حکوومەت چی لە من و تۆ بکات چی لە هەوڵەتیان بکات کە نەزانێت بەکاری بهێنێت دوایەوە ئەم کێشانە کە زیاتر ڕوو دەدات من بە تەحداوە ئەڵێم یعنی من بخۆم مامۆستام یعنی لە سەتا ئەم لە سەتا 90 ئەم کێشانی کە ئەبێت لە شوێنی میلی و لە شوێنی خراپەکاندا ئەبێت لە کام دایە حکومیە کارەبا کەوتۆتەوە کە زەرۆزەرێکی گیان دەبێت ئیلا لە دوکان و لە بازار و لە شوێنە میلی و شوێنە کۆنەکاندا ئەم کارە سەتانە ئەبێت بۆیە بە قەنعەتی من ئەمە کێشەی حکوومەت نییە ئەمە کێشەی هاوڵاتیانە ئەو دوکاندارانەیش ینی سەحب دوکانەکان پیان جەریمە. بەڵێ محەممەد زاخود گەرمای کەرم کە براوانی باشی ئەس باشم سپاس کەرم کە برا هەر کەست بێژێت نەبناست حکومەتەیە ئەرێ کەرەم نەبناست حکومەتێ ڕاتبێ پێشمەرگە فەقیری بە خودی وەکی لە هەندێکا هزارێکت ماڵدانینە نەچێت خواردنێ بەخۆت راتبه پێشمەرگەی حتانو کە 500,000 250,000 پێشمەرگەی برین بێژێت حەقی زادیە حەقی خواردنەیە دەدیتی عەسکەرێکی دەولەتێکی خواردنێش کیسێ خوابکردن هم شرطانە دێ بێژێت ئەس پێشمەرگەمە پێشمەرگە دێ راتبێ دێت بەرکەوە شرطە. بەڵێ کای محەممەد دیارە پەیوەندیەکە دژی هەل سەرڤێ پرسگرێکی ئەس بارم دوی کات ئەوە چێ نابتن پێشمەرگە ڕەزیلە بلا بەرنامە تەلەڤیزۆنە خۆسەتەن بۆ پێشمەرگەی بێت راتبێ پێشمەرگەی بێت 25 هەیڤێ بێت وەک عەسکەری عێراقی یێ ئەکادمیامە یا زاخۆ بۆ چ پێشمەرگەش هەما ڕەزیلترە هەما پتر تەحفیز خودێ سەر حەدیدێ سووری شەو و ڕۆژ لەم خەوێ نابینێ. بەڵێ ئەڤە مەعوناتێن پێشمەرگەینە نەڤە لە زاخۆ لە دووکێژی هەبوون پەیوەندیامی بیدارین پێشمەرگە وەزاراتە پێشمەرگە یەکێن پێشمەرگە لەوێ دەوێرە هایداری ڕەوشە پێشمەرگەمە کۆ بێگومانەکە ئەو دەبێژن مەعوناتێتان گەلێکن. بەڵێ محەممەد لە کەس نازانەوە فەرموو ئەو کارت باش کاگاکار سەر چاوم هەموو کاتێکت باشی برام سپاس فەرموو کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس بۆ تۆ ڕێزی کاگاکار بەنسبەت کارەبای وڵایی کارەبا هیچ کێشەیەکی حکومەت نییە بەڕاستی کارەبایەکی زۆر باشمانەیە لە خوای بەزیادی بەنسبەت بەرنامەکەی جەنابیشت بەڕاستی یعنی هەندێک یعنی کەناڵی سەر بەخۆی بەڵام هەندێک گلەوی هەیە بەڕاستی بەڵێ بەسەر چاو ئارێ ئەچکە ئەو دەمای کاگێ برادێک لە چۆمان تەلەفۆنی کرد ئەوی ویتان داخست یەکێک چتر بۆ کە ڕەخنەگرتن لە ئەوەی پێشمەرگەی بعد لە تەوەرەکەت نەبوو تۆ تەلەفۆنی وەرگرت و تەواو قسەی ویت یعنی وەرگرت بەڕای من یعنی ئەوە شتێکی جیاوازە. بەڵێ
کاک محەممەد لێرە تەنیا قەلەمێکم بەدەستەوە هیچ شتێکی دیکە بینی بەدەستمەوە تەنیا مە خزمەتی ئێوە یکەم هیچ شتێکی دیکە بینی کەواتە من ناتوانم تەلەفۆنی هیچ کەسێ لەسەر داخەم بەعکسەوە ئێمە پێمان کاک محەممەد ئێمە فەرق و جیاوازی لە بینی هیچ کەسێک ناکەین ئەم کوردستانە هەمووتان دەوڵەمەند بن فەقیر بن خوێنەوار بن نەخوێنەوار بن حەزبی بن بێلایەن بن مسلمان بن ئێزدی بن مەسیحی بن هەر بەس لەم هەرێمەیە بژین هەمووتان لەلای ئێمە حەق تەساوی وەکو یەکی ڕێستان هەیە ڕێزی زۆریشتان هەیە پێشمان باشە من بیر و بچوونە جیاوازەکان لێرە پەیوەندیکە بەڵام کابرای پەیوەندیە کە سنتی نامێنێ ئەم کابرایەکە پەیوەندیە کە هێلەکەی تەواو نییە یان کێشەی تەکنیکی دروست بووە ئیتر ئەمە یەکەر بەعکسەوە پێمان خۆشە وتان پەیوەندی بکەن بەڵێ باوکی شاهێز لە گەرمیانەوە فەرموو ئەم کاتۆ باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم سەرپەرچوو سەرەتا پێشەوەی بچمە ناو مۆزاکەوە من هیچ لایەنێک نیم هەر هیچ توش ئازادی بەڵامێکە زۆر فێرە بەلام و سبەی هەڵبژاردنە و خەڵکیش گازندە و گلەی لە حکوومەتەکە ئەوە سبەی هەڵبژاردنە با یەک دەنگ و یەک هەڵوێستانە بێت ئیتر چیتر با ئەم کێشەی ئەمە نەبێ ئەومە دەیان کێشەمان هەیە نەکرد کێشە کارەبا گورکردن و سووتان بەنسبەت کارەبایش لە ڕزگاری کارەبا زۆر باشە هەر زۆر عیبی نییە بەڵامێکەیتر منش مەبەسم خەڵکیەکە ئەوەنە تەلەفۆنەکە قسە بە حکوومەتەکە یاخود بە کەناڵی NRT باشترین کەناڵە لە هەرێمی کوردستانە زۆر دەستخۆشیتان یەکە مەڕاستی زۆر سەرکەوتون لە کارەکانتانە و سەرکەوتوو بوون و هەمیشە هەر لە سەرکەوتونەوە خۆتان لەگەڵ و کاتێکی خۆش بۆیە بەڵێ ئێمە کەناڵی ئێوەینە و ئێمەش خۆشحالین کە ئیشی مە بەدڵیەوە بێ سیروان لە ئاکرێت گەرمای کەرم کە باش دەم باش کەرم کە ڕاستی کەناڵێوە شایستەی خەڵاتکردنە ئەم خزمەتەوە داینە بەڵێ ڕاستی ئەوونەوە کێشە کارەبێ و ئاگەربەربوون لە بازاڕە و نظام کێشە ئاوێ و هەژاریە و بێکاریە و کێشە زەوی زارە و ڕێگەوانە و گەلە کێشیندی یعنی 2003 هەتان و کە دەهاتێ کوردستانی ساڵانە دەیان ملیاران دولارا بووە و هەتان و کە حکوومەتی نەشیە بە دروستی یەک کێشە بتنێژ چارەسەر بکە یعنی باشتر وایە سیستەمە هەرێمێ بە تەمامی بهێتە گۆڕین یعنی فەقیرێک لە هەرێمێ بهێتە قوتان و ئاسایش نەشێ بەرگری لێ بکات لەبەر هەندێک و فلان عشیرەتە باشتر وایە بهێتە گۆڕان و گەنجێک ئاگری بەربێتە خو و دەسەڵات بێژیت نەخوشیە دەرونی هەیە هەمیش دبێژین نەخێر دەسەڵات نەخوشیە گەندەلی هەیە زۆر سپاس بەڵێ سپاس بوتە بەلێ بەرزانە لەسەر تووری کۆمەڵاتی کوڕێ گوریتە بمزاخ وسایە لێ کارەبا نەدەنێ باشترە چونکە هێنێک دوکانە 20 گڵوب هەنە بەرحاڵ هەروەها کومنت gelek hatine da xazele burînê lêkin besem dî îstîfada hemû komentêtokên hêjan balê berezan taşan giringe bergirî şaristanî şê li rûyê teknîkê li rûyê lojîstiğê ewanî ji bêguman îmkaniyetekî baş yan li berdest zabe boyê hadîseyekê lem şêweyeke ro bida bitwanin bi şêwekî baş û bi zûyî kontrolî bikin li kateka zor car gileyî lewa kirê ke seyarê agirkujênewe û bergirî şaristanî wekû pêwîst natwane kontrolî em hadîsane bike be taybetê gelêca benzînxana gira girê bazar gira girê malan sûtênê te duwayî belê hêjan em hêvîdarî serincawe bu عالیین پیوندیدار الحکومت تحریمی وزارت کاربی گەشبن گەلو پاراستنا وی سامانێ یە نەتەوی نیشتیمانی و کارەبە تەماندەمدا ئەرکێ هاوڵاتیانە و یە حکوومەتی پێک و ئەن ئەرکێ لایەنەکەیە ئەگەر ئەرکە هەردووک ئالیان بن تاشان گرنگە حکوومەت خزمەتە وی کەرتی بکە و هێلێن کارەبێ باشتر بکە پێدانە کارەبێ باشتر بکە هوشیارکردنا کارەبێ بۆ گشتی باشتر بکە و داوا ئیرێتوان جی بتر پانە خەڵکی بچ نەختی کارەبە مشکلە بوتە چێ بوتە تەلەفۆنە دایرە کرد دایرە ڕاکەت و زیزی بێ تەناوێ بکەش بەرکو شورتە کارەبە گەلێ جاران کاراسا لێ پەیدا دەبن هەر بەرامبەر جی داتاچان گرنگی هاوڵاتیژی هەند کارەبێ کار بینن کو پێویستیان پێیە نەک زێدە گاویە تێدا بکەن بەرحاڵ هەمی ویداری سەرنجاو بۆ ئالیین پەیوەندیدار گەشتی بێت حتا سبەی لڤێرێ لە مینبەرەوە جارێکە دن لەسەر پرسێکی گرنگی ڕۆژەڤاوە ئەم خزمەتەوە بکەین هەر شاد و بەختەوە بێت ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێکی علاقاتەکە براتێن